دیارە هەموو کاتێک کە سنتەری مێترۆ کۆنگرێگەکە وازانین پێشنگکاریەک بەرامبەر ڕۆژنامەنووس سێکراوە. ئەم جاریان مێترۆ هاوکارمان بوو لەوەی کە لەسەر پێشێلکاریەکانی ژینگە قسە بکەین. هەمومان نەزانین لە ماوەی ڕابردوودا مەسلەی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی و خۆڵبارین و بڕینەوەی دارستانەکان یەکێ بوون لە سەردێڕی زۆربەی میدیاکان کە زۆر گرنگی پێدرا و زۆر باسکرا. بەڕێزان ئێمە بڕیارمان داوە لەسەر ئەم خاکە بمێنینەوە، ئاوەکەی بەکاربێنین، هەواکەی هەڵمژین، بۆیە بێت بیان پارێزین. ژیانمان لێرەیە لەسەر ئەم خاکە، ئەرچی هەمومانە پاسەوانی ئەم خاکە و ئاو هەواکەی بین. ئەو زەهرەی دەکرێتە ناو خاکەوە لە ڕێگەی ئاو و خۆراک و هەواوە دێتەوە ناو ژیانمان. بێویژدانیەکی گەورە هەیە لە ئاست ژینگەی کوردستاندا، زۆر بێبەزەیانە تێزاب و زەرنیخ و چەندین پاشەڕۆی خراپ دەکرێتە ناو خاک و ئاوەوە. دارستان وشک دەکرێت و ژینگەی بازیان وێرانەکرێت و ئاوی تانزەرۆ زەهراوی دەکرێت و ڕەوانەی دەربەنی خان و گەرمیان و باشووری عێراق دەکرێت. پیسبوونی ژینگە سەرچاوی نیگەرانی گەورەیە لە هەموو جیانە. وڵاتی ئێمەش بەشێکە لەو جیانە، بۆیە گرنگە لە ئاستی ناوخۆی خۆماندا ڕێگە بگرین لەو چالاکیانەی نابەرپرسیارەتیە بەرامبەر بە ژینگە. ئێستا کاتی ئەوەیە چەند ڕێو شوێنێک بگیرێتە بەر کە ڕێگە بگرین لە پیسبوونی زیاتری ژینگە. پێویستە حکوومەت ڕێو شوێنی تونند بگرێتە بەر بۆ نەهێشتنی ئەو دیاردانەی کاریگەریان لەسەر ژینگە هەیە کە ئێستا سستیەکی گەورە هەیە لە جێبەجێکردنی ڕێنمایەکاندا. لەسەر ئاستی ڕێکخراوەکان و ژینگە دۆستان و تاکیش دەتوانین کاری زۆر گەورە بکەین بۆ پاراستنی ژینگە. ئەمانوێ لێرەوە پێتان ڕابگەێنین کاتیەوە هاتووە هاوپەیمانەتیەکی گەورە لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و میدیاکان و ژینگە دۆستان و ئاژەڵ دۆستان و ئەکادیمی و ئەوانەی ئەم گرنگی بە ژینگادن هاوپەیمانەتیەکی گەورە ڕابگەێنین بۆ ئەوەی کە بەربگرین لەوەی کە ئەو پێشێرکارانی بەرامبەر ژینگا کرێ بەردەوام گوشار دروستکەین کە نەیەڵین ئەو پێشێرکارانە دروست بێ. بەڕێزان ئەنجامی و گفتوگویانەی کە ئێمە ڕێکخراوی بەدیل لەگەڵ کۆمەڵێک نوێنەری حکوومەت و ژینگە دۆستان کردمان، چەند ڕاستپاردەیەکمان ئامادە کردووە کە بۆ پاراستنی ژینگەیە. ئەو ڕاستپاردانە بۆ ڕای گشتی بڵاوکەینەوە، دواتر ئاراستەی حکوومەت و ڕێکخراوەکانی ژینگە و لایەنە پەیوەندیدارەکانەکەین بۆی کە بتوانین ڕێگە بگرین لەو پێشێرکاریانەی کە ئێستا لە بەرامبەر بە ژینگە ئاکرێ لە کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی. من سوپاسدانەکەم. ئێستاش تریفەخان لە گرنگترین کێشەکانی ژینگەتان بۆ بازەکات. سڵاتان لەبێ. هاوڕیان هەموو ئەزانی ئێمە ژینگەی سلێمانی کە ژینگەیەکی زۆر جوان بۆ پێشتر و زۆر پاک بۆ بەڵام بەداخەوە ئێستا ژینگەکە مەترسێکی زۆر گەورەی لەسرە، بۆیە لە بەردەم هەڕەشەی پیسبوونێکی زۆر گەورەدایە. بۆیە ئێمە لێرەدا وەک ڕێکخراوی بەدیل کە کۆبوونەوەیەکی فراوانی ئەنجامدا و دیبەیتێکی گەورەی کرد کە زۆربەی زۆری نوێنەرەکانی ڕێکخراوە ژینگەیەکان و هەروەها لە نەحکوومیەکان تێیدا ئامادە بوون بە هەر هەمومان دەستنیشانی هەندێک کێشەمان کرد کە ئەمە ناڵین هەموو کێشەکانی ژینگەی، بەڵام کێشە سەرەکیەکانی کە بۆتە هۆی پیسبوونی ژینگە و دواتر لەلایەن هاوکارمەوە ڕاستپاردەکانیش دەخوێنرێتەوە. ژینگەی سلێمانی لە بەردەم گەورەترین هەڕەشەی پیسبووندایە، بەداخەوە بەهۆی کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان بە ژینگە ڕۆژ بە ڕۆژ ژینگەی سلێمانی ڕوو لە پیسبوونی زیاتر دەکات و بڵاوبوونەوەی نەخۆشیەکان زیاد دەبێت کە پیسبوونی ژینگە بە یەکێک لە گرنگترین فاکتەرەکانی بڵاوبوونەوەی ئەو ڕێژە زۆرەیە لە نەخۆشی. لێرەدا بە کورتی کۆمەڵێک کێشەی سەرەکی تایبەت بە ژینگەی ئەم شارە دەخینە ڕوو کە کاریگەری خراپیان هەیە لەسەر سەرجەم سەکتەرەکانی ژینگە و تەندروستی مرۆڤ. یەک، خۆڵ و خاشاک. شاری سلێمانی ڕۆژانە لە ئەتوانین بڵێ نزیکەی بە 1200 تۆن پاژماوەی هەیە کە تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت. دەکرێت ئەم پاژماوانە دەخرێتە ژێر خاکەوە کە گەورەترین مەترسیە بۆ سەر تەندروستی و پێکاتەکانی ژینگە و بەداخەوە تا ئێستا کارگەی ڕیسایکلینی سلێمانی بەکار نەخراوە بەهۆی کەم تەرخەمی لایەنە حکوومیەکانەوە. دوو، چارەسەر نەکردنی پاژماوەی پزیشکی و دەرمانی بەسەرچووی نەخۆشخانەکان بە تایبەت نەخۆشخانە حکوومیەکان.
سێ نەبوونی سیستەمی چارەسەری ئاوەڕۆ بۆ شاری سلێمانی و تێکەڵبوونی هەموو ئەو پێکاتە کیمیاویانە لە نەخۆشخانەکان و ناوەندە زانستیەکان و ئاوەڕۆی ماڵان هەیە بە تایبەت ئەو نەخۆشخانانەی کە چارەسەری نەخۆشانی شێرپەنجە دەکەن. 4. سەرڕای کەمی ڕێژەی سەوزایی ناوشار و شکبوونی بەردەوامی بلوارەکانی ناوشار هەروەها ڕۆژانە بەهۆی پرۆژەکانی وەبەرهێنانەوە بە هەزاران نەمام هەڵدەکێشرێن. 5. بوونی ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل لەم شارەدا کە نزیکەی 700,000 و هاوردەکردنی بەردەوامی ئۆتۆمبیل بەردەوامە و بەکارهێنانی بەنزینێکی کوالێت خراپ. 6. بوونی ڕێژەیەکی ئێجگار زۆر لە مۆلیدەی ئەهلی و کەرتی تایبەت بۆ کارەبا کە بوونەتە هۆی پیسبوونی هەوا و ژاوەژاوێکی زۆر لەناو شاردا. 7. پابەندنەبوونی کارگەکان بە ڕێنمایە ژینگەیەکان کە چەندین جۆر دەردرای پیسیان هەیە بۆ ناو پێکاتەکانی ژینگە بە تایبەت هەوا. 8. کامتەرخەمی لایەنی پەیوەندیدار بە ژینگەی ئەم شارە لە ڕووی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی و زیاتر گرنگیدان بە بواری وەبەرهێنان لەسەر حسابی ژینگە و تەندروستی. من لێرە تا بەجێتان دەیەڵم و هاوکارم دێت کە ڕاستپاردەکان دەخوێنێتەوە. سواز بۆ هەمووان. ڕاستپاردەکان هەمووی کۆپی کرا و دراوە کۆپیێکی لێ دراوە ئێوە. یەکەم کاراکردنی یاسا و ڕێنمایە ژینگەیەکان و جێبەجێکردنیان و هەڵاوێرنەکردنی هیچ خاوەن پرۆژە سەرپێچکارێکی ژینگەیی. دووەم ڕەخستنەوەی ڕێنمایە ژینگەیەکان بە جۆرێک لە زۆرێک لە وەزارەتەکان ڕێنمایەکان پەیوەست بە ژینگە پێچەوانە یان جیاوازن لە یاسا و ڕێنمایە ژینگەیەکانی دەستەی ژینگە. سێم هەماهەنگی و کاری نێوان فەرمانگە حکوومیەکان زیاد بکرێت بۆ جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان. چوارم گرنگیدانی فەرمانگە حکوومیەکان بە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لەسەر ڕێگەزە جیاوازەکانی ژینگە و هاندانی خەڵکی بۆ پاراستنیان بە تایبەت لە فەرمانگەی ژینگەی سلێمانی. پێنجەم ڕێکخراوە ژینگەیەکان ڕۆڵی زیاتر ببین لە بڵاوکردنەوەی پەیامی ژینگەی و فشارخستنە سەر دام و دەستگا حکوومیەکان لە کاتی سەرپێچە ژینگەیەکان و جوڵاندنی ڕایگشتی بەرامبەر ئەو زیادەڕۆیانی کە دەکرێنە سەر سروشت و پێکاتەکانی ژینگەی کوردستان لە ڕێگەی پێکەنانی هاوپەیمانێتێکی فراوان لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ژینگەیەکان و میدیاکان و ئاژەڵدۆستان لە پێناو دروستکردنی گوشار لەسەر حکوومەت و کاراکردنی یاسای پاراستن و چاکردنی ژینگە. شەشەم چاودێریکردنی فەرمانگە حکوومیەکان لە کاتی پێدانی ڕەزامەندی ژینگەی بە کارگە و پرۆژەکان و چاوپۆشینەکردن لە جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان. حوتەم هەوڵدان بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لە ناوەندەکانی خوێندن و کردنی بە پرۆگرامی تایبەت بۆ سەرجەم ئاستەکان و کارکردن بۆ زیادکردنی بابەتی ژینگە و سیستمی ژینگەی لە بەرنامەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندیدا. هەشتم هەوڵدان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی ناوشارەکان بە بەرنامەی تایبەت و پارێزگاریکردن لەو ڕێژە سەوزاییەی کە هەیە، هەروەها دروستکردنی پشتێنەی سەوزایی بە دەوری شاردا کە سوودی تایبەتی دەبێت لە ڕووی ژینگەیەوە. نۆیەم دروستکردنی سیستمی چارەسەری ئاوی پیسی ئاوەڕۆی شاری سلێمانی و سوود لێوەرگرتنی بۆ مەبەستی ئاودێری سەوزاییەکانی ناوشار و هەروەها بۆ ئاودێری کوشتوکاڵ، ئەمەش بە پێی ستانداردە جیهانیەکان بێت بۆ چارەسەری ئاوی ئاوەڕۆ کە وەک دەزانین شاری سلێمانی 16 دەرچەی ئاوی ئاوەڕۆی هەیە. دێم ئیلزامپێکردنی سەرجەم نەخۆشخانە و ناوەندە زانستی و تەندروستیەکان و هەروەها سەرجەم ئەو پرۆژانی کە بەپێی ڕێنمایە ژینگەیەکان پێویستە یەکەی چارەسەری ئاوەڕۆیان هەبێت و هەڵاوێرنەکردنیان و هاندانیان بۆ سوودوەرگرتن لەو ئاوەی کە چارەسەر کراوە بەپێی ستانداردی تایبەت. یانزەم ئیلزامکردنی سەرجەم شوشنگەکانی ئۆتۆمبیل لە ناو شاری سلێمانی بە دانانی یەکەی چارەسەری ئاوەڕۆ و دووبارە بەکارهێنانەوەی بەمەش پارێزگاری لە بەفیڕۆچوون و پیسبوونی ئاو دەکرێت. دوانزەم جیاکردنەوەی ئاوی ئاوڕۆی ناوچە پیشەسازیەکان و چارەسەرکردنی بە شێوەی زانستیانە و تێکەڵنەکردنی بە ئاوەڕۆی گشتی. سیانزەم چارەسەرکردنی پاشەڕۆ پزیشکەکان و لە ناوبردنی دەرمانی ماوە بە سەرچوو بە شێوازی زانستی و چاکردنەوە و زیادکردنی ژمارەی مەحرەقە تایبەتەکان بۆ لە ناوبردنی پاشماوە دەرمانەکان و هەروەها کەرەستەیەکی بە سەرچوو نەگونجاو بۆ بەکارهێنان. چواردا ڕێگریکردن لە هێنانە ناوەیە و ئۆتۆمبیلانی کە دۆستی ژینگەنین بۆ ناوشاری سلێمانی و سکراپکردنی ئۆتۆمبیلە کۆنەکان کە بە جۆرێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگەی شاری سلێمانی دادەنرێن. هەروەها گونجاننی ڕێژەی دانیشتوان و شەقامەکانی شار لەگەڵ زۆری ژمارەی ئۆتۆمبیل و دابینکردنی هۆکاری گواستنەوەی گشتی لە ناوشاردا. 15 ڕێگریکردن لە هێنان و بەکارهێنانی بنزین و گازی کوالێتی خراپ و پشکنینی بەردەوامی چونکە هۆکارێکی سەرەکی پیسبوونی هەوا بڵاوبوونەوەی نەخۆشی ترسناکن لە ناو هاوڵاتیانە. 16 دروستکردنی کارگەی تایبەت بە ڕیسایکلکردنی پاژماوە ڕەقەکان بە تایبەت پلاستیک و شوشە و کاغەز و بەکارهێنانەوەیان بۆ مەبەستی دیکە. 17 هاندانی و بەرهێنانەکان بۆ دامەزرانی و پرۆژانەی لە چوارچێوەی کاری ڕیسایکلینگدا خزمەت بە ژینگە دەکەن و دەبنە هۆکارێک بۆ پاراستنی سامانی سروشتی وڵات. 18 بەگەرخستنی کارگەی ڕیسایکلینگی ئێستای شاری سلێمانی کە بەداخەوە ماوەی چەندین ساڵە هێشتا نەتوانراوە سوودی لێوەربگیرێت.
19 ڕێخستنەوەی ناوچەی پیشەسازی تانجەر و پیشەسازی یەک لە سلێمانی بە جۆرێک کە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان دوور بێت لەو شوێنانە کە دوجار دەبنە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی. 20 هەوڵدان بۆ کەمکردنەوەی مۆلیدەی ناوگەڕک و کۆڵانەکان و شوێنە بازرگانیەکان یاخود ناچارکردنیان بە دانانی مۆلیدەی کاتم و مۆدێرن کە دۆستی ژینگە بێت و چاودێریکردنیان بە بەردەوامی لەلایەن لیژنەکانەوە بۆ ڕێگری لە ژاوەژاو و دووکەڵ و نەڕشتنی ڕۆنی پیس بۆ ناو ئاوەڕۆی گشتی. ئەمە جگەلەوەی کە 20 خاڵی تریشی لەسەر ینی بە هەمووی 40 خاڵە و بە پەیپەرێک ئەدرێ بە ئێوە. دەستان خۆش بێت. کاک خالی سلێمان هەمووتان ئەزانن بەم دوایە وەرگری یەکێک بوو لە وەرگەکانی خەڵاتی سەمری قەسیر بۆ ئازادی ڕۆژنامەوانی. کاک خالید بەشێکی زۆری لە تەمەنی تەرخان کردووە بۆ کاری ژینگەی و کارکردن لەسەر ژینگە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و زۆر لە وڵاتەکان تەنانەت لە وڵاتانی تریجانیش وێ پێم خۆشە خۆی وتێکتان پێشکەش بکە و دوای ئەوە ئێمەش قساکەین. زۆر سپاس بۆ ڕێکخراوی بەدیل و هەروەها زۆر سپاس بۆ سنتەری میترۆ بۆ ئەم گرنگیدان بەم بابەتە بەڕاستی بابەتی ژینگەی لەوانەیە من وتەیەک نەبێ بە قەدەرەوەی بتوانم بڵێم لە شتێکەوە دەست پێکەم ساڵی 2010 کە لە سلێمانی لە گۆڤارێکی هەفتانە دۆسیەکمان کردەوە لەسەر گەرمبوونی زەوی و کاریگەرەکانی گەرمبوونی زەوی بەڕاستی تووشی گرفتێکی زۆر بوومەوە لەگەڵ تیمی ئیشکردنی خۆمە ئەیانوت ئەم بابەتە چییە؟ ئەم بابەتە تۆ لە دەرەوە هاتووی ئەم بابەتە بەکەڵکی ئێمە نایێت. بەڵام ئێستا ئەمڕۆ ئێمە لە ناو ئەزمەیەکە ئەژین وەک کاکارام و ئەوانی تر ئاماژەیان پێکرد خۆڵبارین هەیە، کەمی ئاو هەیە، پیسبوونی هەوا هەیە. هەڵبەتە ئەوان زیاتر فۆکەسیان لەسەر چی بوو؟ لەسەر ژینگەی شار بوو. من فۆکەسی من لە چەند قسەیەکە لە دەرەوەی شارە. ساڵی ڕابردوو زۆربەی زۆری ناوچەکانی هەورامان و هەڵەبجە و تا سەر سیروان و هەروەها کوێستانەکانی پشدەر گەڕام. ئەم ساڵ ئەو ناوچانم بەجێ هێشت بەرەو گەرمیان ڕۆشتم. لێتان ناشارمەوە ئێمە لە بەردەم کارەساتێکی ژینگەییان. بۆ نمونە پێتان ئەڵێم لە شوێنێکی وەک گەرمیانە کە ناسراوە ئەمە بە بەلانکەی ئاسکەکان ناسراوە، گەرمیان ناسراوە بەمە. ئێستا نەک بەدەگمەن هەر ئاسک نابینین. ڕۆژێکی تەواو لە بەیانی سعات 4ەوە من تا ئێوارە گەڕاوم ئاسکێکم بەرچاو نەکەوتووە. ئەمە بۆ هەڵبەتە هۆکارەکەی دووشتن. یەکەمیان ڕاوکردن. ئەتوانم بڵێم تاوانێکی ڕێکخراو هەیە دژی هەمە چەشنی هەمە جۆری لە کوردستانە کە ئەمە بەڕاستی کاری ئێمەیە. من وە لێرا وەک ڕۆژنامەنووس قساکەم، وەک چالاکوانی قسە ناکەم. کاری ئێمەیە وەک میدیاکان فۆکەس بخێنە سەر ئەمە. بۆ چونکە لە ناوچوونی ئاژەڵێک لە ناوچوونی گیانەوەرێکی کێوی ئەوە ئاماژەیە بۆ لە ناوچوونی ئێمە، چونکە سیستەمی ژیانی ئێمە، سەرچاوەکانی خۆراکی ئێمە و هەروەها زۆربوونی دارستانەکان پەیوەستن بە بمانەوەی گیانەوەرەکانەوە کە ئەڵێم گیانەوەرەکان لە ئاژەڵێکی شیردەرەوە بیگرە هەتا باڵندەیەک هەتا مێروویەکی بچووک. ئەمە هۆکاری یەکەم وتمان ڕاو و دەستدرێژی بۆ سەر ژیانی سروشتی بۆ سەر ئیکۆسیستەم. ئەمە یەک. دووەم کاریگەریەکانی ڕاستەوخۆی گۆڕانکاری کەش و هەوا لەسەر ناوچەکە. شوێنی وێنەم لایە هەر کەسێ ویستی ئەتوانم وێنەکانی بەمێ شوێنی وا هەیە لە گەرمیانە لە مێژووی خۆیان بێئاوی بەخۆیەوە نەبینیوە، ئێستا بێئاوە. کەواتە ئێمە دوو هۆکارەیە، هۆکارێکی مرۆیی کە ڕاو و دەستدرێژیە، هۆکارێکی تر ئەوش کاریگەرەکانی گۆڕانکاری کەشوهەوایە. باشە ئێمە چی بکەین؟ ئێمە تەنها ئیشمان ئەوە نییە گرفتەکان بخەینە ڕوو. ئەی وەک ڕۆژنامەنووسان لێرەوە کۆتایی قسەکانم بەوەیەنم ئەڵێم هەموو میدیای دنیا ئێستا، میدیای ئەمریکی، میدیای ئەوروپی، تەنانەت لە بەشێ لە وڵاتانی تریش لەسەر میدیای چارەسەر با بڵێن ڕۆژنامەوانی چارەسەر ئیشەکەن. ئەوش لە ڕێگای خەڵکە لۆکاڵەکەوە، دانیشتە لۆکاڵەکانەوە، لە ڕێگای پسپۆرەوە و لە ڕێگای ئەزمونێکی خۆڕسکی کۆمەلگا لەگەڵ سروشتە. با ئێمە وەک میدیاکاران، وەک ڕۆژنامەنووسان ئەمە بکەینە بابەتێکی خۆمان، وەک چۆن وەرزش
کۆمەڵایەتی ملایەنی ئاسایش سیاست تایتڵی ڕۆژانن بە میدیاش ببێت ببورن ژینگە و ئاساوارەکانی گۆڕانکاری کەشوهەواش ببنە تایتڵێکی ڕۆژانە. زۆر سپاس. هەموو لایەکتان بەخێر بێن. دیارە گۆڕانکاریەکانی کەشوهەوا نیگەرانی لای هەمووان دروست کردووە و هەرێمی کوردستانیش بە دەرنیێلەوە. لەگەڵ ئەو هەموو نیگەرانیە دیارە لەگەڵ خۆشحاڵین بەوەی کە هەندێک کەسایەتی و ڕێکخرا و ڕۆژنامەنووسن کە هێشتا مهتەمن بەو بابەتە و هەوڵی جدی ئەدەن بۆ دۆزینەوەی چارەسەری ئەم کێشە گەورەیە کە کێشەیەکی جیهانیە و بەرۆکی کوردستان و هەرێمی کوردستانی گرتوتەوە. لای خۆیەوە جێ خۆیەتی کە ئێستا سوپاسی ڕێکخرای بەدیلکەین کە لە ماوەی ڕابردوودا لە هەوڵێکی داوە بۆ ئەوەی کە هۆکارەکان دەستی شامکاوە هەروەها ڕاستپادە بۆ لایانی پەیوەندیدار بدۆزێتەوە بەوەی کە کێشەکان چارەسەر بکرێ. وەرجی خۆشێتی ئەمڕۆ سوپاسی ڕۆژنامەنووس سی هاوڕێمان بکەین کە ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە کار دەکات لەسەر بواری ژینگە باس لە مەترسیەکانی ژینگە دەکات باس و کێشانە دەکات کە ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە باس و کێشان دەکات کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە لە بارەی ژینگەوانە. بۆیە ئێمە بە پێویستی ئەزانین وەک سەنتەری میترۆ سوپاسێکی ڕێزلێنانێک بۆ هاوڕێمان و هاوپیشەمان کە خالیت پێشکەش بکەین کە لە پای ئەومان دوو بوونە زۆری کە چەند ساڵێکە لە بواری ژینگەدا هەیەی و لە هەمان کاتیژا کە لە ئێستادا ماوەی چەند ڕۆژێک پێشەسا یەکێک بوو لە براوەکانی خەڵاتی سەمیر قەسیر بۆ ئازادی ڕۆژنامەوانی و بابەتەکە ئێمە پەیوەند بۆ بابەتی ژینگەوە. بۆیە ئێستا داواکەم لە ئەمەلخان کە خەڵاتی ڕێزلێنانی میترۆ پێشەش بە هاوڕێ خالید بکە فەرمووت لە پێشەوە بێتە سەڵەکەم. پیرۆزە سەرکەوتوبی سپاس سەرکەوتوبی گوڵەکەی بەرێت سەرکەوتوبی سپاس بۆ ئێوەش سپاس. ئەگەر زۆر سپاس. کەسێک جێتوان پرسیار بکەن دەستان خۆش بێت.